حکوومەتێکی نوێ سەرەتایەکی ترسناک وەک هەموو لایەک دەزانن دوێنێ چوارشەمە 2019 کاتژمێر 11 نیوەڕۆ دوای ئەوەی بڕیار محەممەدی ڕۆژنامەنووسی هاوپیشە و هاوڕێمان بەپێی خۆی چۆتە ئاسایشی تۆبزاوە ئەوانیش دەست بەسەری دەکەن یەکسەر بۆ ئاسایشی خەبات دەیگوازنەوە لەوێدا دوای لێکۆڵینەوە پاش نیوەڕۆ دەیگوازنەوە ئاسایشی هەولێر و تا ئێستا نە ئازاد کراوە و نە سۆراغێکی ڕوونی هەیە ئێمە وەک ڕێکخراوی زار بۆ بەرگری لە ئازادیەکان ئەم ڕەفتاری ئاسایش بەرامبەر بڕیار محەممەد و دەستگیر کراوانی ئەم ماوەی تەواوی ڕۆژنامەنووس و ساڵەکانی مەدەنی بە کەیسێکی نایاسایی دەزانین و ئیدانە و شەرمەزاری دەکەین وەک ئاگادارین ئەم هەڵسوکەوتەی ئاسایش بەرامبەر بڕیار محەممەدی هاوکارمان لە دەرەوەی یاسایە گەرناوبراو لە شوێنێک یاساشێنی کردبێ دەبوو ئەم کەیسە ڕادستی پۆلیس کرابە پێویستە ئەم حکوومەتە نوێیە جیا لەوانەی پێشخۆی چیتر کەیسی سیاسی و ئەجێندای سیاسی بەهێزی یاسایەکلا نەکاتەوە هەرمانجێک لەمەوبەر هەمان ڕفتارە لەن ئاسایشەوە بەرامبەر زوێر برادۆسی ڕۆژنامەنووس ئەنجام درا و ماوەیەک پێشووتریش خەڵکانێکی تر لەسەر بیرڕای سیاسی دەستگیر کران و تا ئێستاش سەرەداوێک لە کەیسەکەیان دیار نییە ئەم حکوومەتە نوێیە بەم ڕفتارانەی سەلماندی کە لە ڕووی ئازادی و پانتایی ڕازیایی نەوەک هەر لەوانەی پێشخۆی جیانە بەڵکو تۆخکەرەوەی سەرکوتگەری و بەرتەسکەرەوەی چاڵاشی مەدەنیەکانە ئەم حکوومەتە نوێیە خەریکی تەواوکردنی مەرامە تەواو نەکراوەکانی حکوومەتەکانی پێشخۆیەتی بۆ کوشتنی یەکجارەکی ئازادی لێرە لە بەردەم دەستەی مافەکانی مرۆڤ ناڕەزایەتیەکانمان دەردەبڕین بەڵکو فشار بخاتە سەر ئاسایش و حکوومەت تا کەیسی بڕیار محەممەد وەکو کەیسەکانی تری پێش و بەلاڕێدا نەبرێ و سینناریۆی درۆینەی کۆمیدی و تراژیدی بۆ نەهۆنرێتەوە دەمانەوەی بە زووترین کات بەپێی یاساکار پێکراوەکانی هەرێم هۆکاری ئەم دەستگیرکردنە بۆ ڕای گشتی کوردستان بەیان بکرێ گەرنا ناچارین تەواوی ڕێکخراوە جیهانیەدا کۆچکارەکان لە مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان بێنینە سەرخەت بڕیار محەممەد کە وەک ڕۆژنامەنووسێک ئەندامی کارەی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە دەبوو سندیکا پێش هەموو لایەک خاوەنددارێتی ئەم کەیسەی کردبە بەڵام وەکەمیشە شەرمیان لە ناوەکەی خۆیان نەکرد و سندیکاکەیان خستەوە باوەشی هەژمونی دەسەڵات لێرە و دووپاتی دەکەینەوە دەبێ ئەم کەیسە لە یاسادا لانەدا و هۆکار و ئەنجامی حەقیقی بۆ خەڵک ڕابگەێنرێ تا سەرکوتگەری و ستەمگەری بەرامبەر ئازادی خواز و ساڵاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان بەردەوام بێ ئەوە سووربوون و پێداگری و دەنگ هەڵبڕینمان تیشتر دەبێت ڕێکخراوی زار بۆ بەرگری لە ئازادیەکان 22/8/2009 بەڵێ ئێمە ئەمڕۆکە سکاڵامان لەسەر ئاسایشی هەولێر تۆمار کرد بەوەی کە دەستگیرکردنی بڕیار محەممەدی پەیامنێری ڕۆژنیوز کە دەستگیرکردنێکی نایاساییە بەبێ ئاگاداری دادگا و دادوەرە ئێمە پێمان وایە کە ئەوە نایاسایی و دەبێتن مامەڵی یاسایی لەگەڵ ڕۆژنامەنووسان بکرێت لە هەرێمی کوردستان کە دەبوو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاگادار بایە دواتر اینجا ئاگادارکردنەوە بۆ ڕۆژنامەنووسی دەستگیرکرا و بچوو بایە اینجا دەستگیر بکرابە ئەگەر کارێکی نەشیاوی کرد یاخون یاسایی کرد بێتن بەڵام دەبینین دوور لە هەموو ئەو بنەمایانە دەستگیرکردنی بڕیار لە ئێستادا کە لە زیندانە و هەروەها دەمانەوێت نەوەش بڵێن کە ئێمە ئەمڕۆ کە سکاڵامان تۆمار کرد لەسەر ئاسایشی هەولێر بەوەی کە ئاسایش بەبێ ئاگاداری دادگا و دادوەر ئەو کاری کردووە نابێتن جارێشتر ڕێگە بدرێتن کەوا لە هەرێمی کوردستان و لە شاری هەولێر و تەواوی شار و شارۆچکانی کوردستان کاری لەم زۆرە بکرێتن بۆیە ئێمە بەردەوام دەبین هەرتەنها لە دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ناوەستین بەڵکو دەچین لەگەڵ نوێنەری وڵاتان و تەواوی ئەو سێکتەرانەی کەوا پەیوەستن بەو بابەتە ئێمە ئاگاداریان دەکەینەوە و فشاری جددی و شاری جددی دروست دەکەین بۆ ئەوەی هەرچی زووە هاوڕێمان کاک بڕیار محەممەد ئازاد بکرێت.